پاش 8 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوجار کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردننی عێراق بڕیاریدا ڕۆژی یەکشەمەی داهاتوو پارەی کارمەندانی کۆمیسیۆن دابەش بکات. عەلی قادر بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ڕۆژی یەکشەمەی داهاتوو کە دەکاتە 13 مانگ دەست دەکرێت بە دابەشکردنی پارەی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدان و بۆ ماوەی 15 ڕۆژیش بەردەوام دەبێت. هەموو ڕێکارەکانی دابەشکردنی ئەو پاداشتانەمان تەواو کردووە لە ڕۆژی یەکشەمی داهاتوو کە دەکاتە 13 مانگ سەرجەم ئەو بانکانەی کە پارەمان تیاداناون دەست بە دابەشکردنی پاداشتەکانەکەن داوا لە هاوڵاتیانەکەین کە فەرمانبەری سەر سندوق بوون بچن بۆ ئەو بانکانەی کە بۆیان دیاری کراوە. دیارە ژمارەی هەر بنکەیەک بنکەی سەرەکی واتە مەرکەزی تەسجیلی لە بەرامبەر ئەو بانکە دیاری کراوە کە هاوڵاتیەکە لێی کارمەند بووە و دەبێت سەردانی ئەو بانکە بکات کەواتە هەر کەسێک ناوی تەنها لە یەک بانکە هەیە و دەتوانێت سەردانی ئەو بانکە بکات بە تەنها لەوێش پاداشتەکەی وەرەگرێت. لە هەڵبژاردننی 12/5 پەرلەمانی عێراق لە هەولێر 14391 کارمەند لەسەر سندوق و بنکەکان هەبووە بەڵام بە بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران ئەو بنکانەی کە دەنگەکانیان پوچەڵ کراوەتەوە پارەی کارمەندانیان خەرج ناکرێت کە کۆی گشتی ئەوانەی کارمەند بوونە و پارەکە وەرناگرن 294 کەس دەبن. هاوکات بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی عێراقیش ئاشکرای دەکات لە هەفتەی ئایندەوە دەست دەکەنەوە بە سیستەمی بایۆمەتری بۆ ئەو پرۆسەیەش پێویستیان بە زیاتر لە 400 کارمەندی گرێبەستەیە. تۆماری بایۆمەتری لەم هەفتەی داهاتووە دەست پێ دەکەینەوە لە چەند بنکەیەکی دیاریکراو بە کارمەندانی تایبەتی ناو ئۆفیس تۆمار دەست پێ دەکەین هەتا ئەو کاتەی بودجێ عێراق متمانەی پێدەدرێواتە مسادەقە دەکرێت دوای ئەوە کە کارمەندی عەقد گرێبەستمان بۆ دانرا ئەو کات لە سەرجەم بنکەکان وەکو جاران دەست پێ دەکەینەوە بەڵام ئێستا بە ژمارەیەکی سنووردار بنکە دەکەینەوە. پێویستمان بە زیاتر لە 400 کارمەندی گرێبەستەیە و دڵنیام ئێمە ئەو کارمەندانشمان بۆ دادەنرێت لەبەرەوەی ئێمە پرۆسەی بایۆمەتری بە پرۆسەیەکی زۆر گرنگ دەزانین و سەرکەوتوترین پرۆسە بووە تا ئێستا ئەنجام درابێت لە وڵاتی ئێمەدا. لە ڕێگەی 23 بانکۆ لە شاری هەولێر پارەی کارمەندانی سەر سندوقی دەنگدان دابەش دەکرێت و پێویستە کارمەندەکە خۆی بچێت بۆ وەرگرتنی شایستە داراییەکەی و ناسنامەی خۆشی پێبێت. هاوکات بۆ هەر کارمەندێک بڕی 200,000 دینار و بۆ بەڕێوەبەرەکان 250,000 دینار دیاری کراوە کۆی گشتی ئەو پارەی تەرخان کراوە 3 ملیار دینار دەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.